ڕۆژانە لێرە شێفاتیان دەکەم با بڵێن تەباغی دەکەم لێرە ڕۆژانە خواردن هەیە ینی پێشەوەی ڕەمەزانی شەوی هەر خواردن هەبوو لێرە ڕۆژانەش لێرە تقریبان خواردنی 150 کەسی لێ دەینەمە لێرە هەتا 160 کەسیش دەڕوا ئەوە ڕەمەزانە پێش ڕەمەزانەژە خواردنە هەر هەیە لە بۆ با بڵێن هەر چێبێ احتیاجێنانەکەی بخوا ئەو وەختی بەس کەمترە تقریبان 70 هەتا 80 نەفەرمان هەیە ڕۆژانە. ڕۆژانە هەم ڕۆژ برنج و مەرەگەی لەگە مریشی دێنی لە بۆیە بەس نیڕوانانە یەک جەمە ئێواران و با بڵێن بەس ئێوارانە ئێستا چکە عالەم بە ڕۆژیە ئەوان دێن بە سەفەری لێرە دەیاندەینێ بە سەفەری دەیبەن و دەڕۆ من ماوەیەوە 13 ساڵ دەکەن لەوجێی خۆمیش دەکەم با بڵێن لە مزگەفتە خەیاتی هەموو ڕۆژە برنج و مریشک و مەرەگەیە. بەخوای عالەمە هەمووی ئەوەی دێ با بڵێن فەقیرەوانە دێن خواردن دەبن عەمەلەنە سوورینە ئیرانیە دێن عایلێ دێ دەبا لێرە خواردنەکەی دەبا هەر چێوێ خواردن دەدەینە هەر چێوێ مهم نییە بیناسنیە نەیناسین بێگانە بێ هەر چێوێ خواردن دەدەین سعات ئەمە دەوری بەخۆم سعات یەک دێمێرە یەکونی دەست بە خواردن دروستکردنی دەکەم هەتا دەوری سعات چارتاوا دەم سعات چارنی و سەفەری دادنێم لەوە 5 و نیو ئەمە خواردن دەدەین عالەمێ واللهی ماندی بووینە بەس لێرە هاتینە ناوەڵا هەر با بڵێن بیداەتی کە هاتم بەتەنێ بووم ئێستا شەر بەتەنێ ئیشەکان لەو دەکەم جێکەش حساسە چکە خواردن هەندێک حساس تێدا کڕینەکە بەخۆم دەڕۆم دەکڕم ئەوان مەسروفەکەیت ئەوە دەکەن دەدەنەوە.